ساتی ڕووداوێکی هاتوچۆی لە نێوان ئۆتۆمبیلێکی بارهەڵگر و چەند ئۆتۆمبیلێک لە شەقامی بازنەی مەلیک مەحموود. ڕووداوەکە بەهۆی نەمانی ستۆپی بارهەڵگرەکەەوە بووە، بە جۆرێک بووەتە هۆی لە دەستانی کۆنتڕۆڵی و خۆی کێشاوە بە 7 ئۆتۆمبیلی دیکەدا. ئەو گەڵابێکە دەخوارێ تقریبان زۆر سەریع هات، ئیتر نییە وەکو خەڵک هەستی پێکرد بوو کە کۆنتڕۆڵی لەدەستدا بوو. ئیتر گەیشتەوە کۆمەڵی سیاری ڕاماڵی بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆش بوو. یعنی بڵێم شتی وام بەچای خۆم تا ئێستا نەبینیوە. لە ئەنجامی ڕووداوەکەدا 5 کەس بریندار بوون کە شۆفێران و سەرنشینانی ئۆتۆمبیلەکان بوون کە یەکیشیان بارودۆخی تەندروستی ناجێژگیرە و لە نەخۆشخانە چارەسەریان بۆ دەکرێت. هەندێک لە شۆفێران و سەرنشینانی دیکەش لە شوێنی ڕووداوەکە چارەسەرە سەرەتاییەکانیان بۆ ئەنجام درراوە. هەمویان ڕوانی لە خۆشخانەی شارکراون، ئەو چارەی باری تەندروستیان جێگیرە، ئەوانی کە لێرە بوون لە ناو سیارەکانە بوو، ئەوانیش باری تەندروستیان جێگیر بوو، ئەوان ڕۆشتونەتەوە ماڵەوە، هیچ مشکلێکیان نیە. ساحەبی ئەو گەڵابەیەش ئێستا دەست بەسەرە و بردیانە بۆ مەرکەزی سەرچناس. 5 بریندارن ناڵێم، یەکێکیان نەبێ باری تەندروستی ناجێگیر. بەرهەڵگرەکە کاری گواستنەوەی خۆڵی کردووە و بەبرەکی زۆر لەو خۆڵی کە باری کردووە تووشی ڕووداوات و چۆکە بووە. بەڵێ 7 ئۆتۆمبیلی کەدادا و یەکدوانی شانی لەگە خۆیانیان بردووە، دوانیان کەوتبوونە نێوان جەزە وەسەتیەکە و ئەوانی تریش بەم ناوێت لەخوا بە زیابێت ڕوودانی جان لە دەستانمانە. ڕووداوەکە زیانی مادی زۆری بدەی خۆی دایەنە، بە جۆرێک هەندێک لە ئۆتۆمبیلەکان جارێکی دیکە ناتوانرێن بەکاربهێنرێنەوە. بەهۆی ڕووداوەکە باوەی چەند سەعاتێک شەقامەکە داخرا، دواتر لەلایەن تیمەکانی هاتوچۆی سلێمانیەوە شەقامەکە لە پاشماوەی ئۆتۆمبیلەکان پاکرانەوە و بەڕووی شۆفێران داکرایەوە. بڕوا بادین کورسات نیوز سلێمانی.